من ئێستا لە گەڕەشی خولەرەی سیم تیمەکانی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی سەرقاڵی چاکردنی بۆریەکان ئەمە ئەو بۆریەیە کە بەیانی ئەمڕۆ لەلایەن ئەم حەفارەیە و لە کاتی کارکردنا شکاو بەشەی زۆر لە گەڕەکانی سلێمانی دەرەوەی شەستی گرفتی بێئاویان بۆ دروست بوو بوونی ئەم بابەتەوە. لێسادا بەشە شکاوەکەی دەرهێنراوە ئەو کارمێنەکان جۆزێتەوە. لێسادا ئەو بەشەی کە شکاوە دەرهێنراوە تیمەکان لەم بەرەوە سەرقاڵی دانانەوەی بەشێکی نوێن بۆ ئەو جێگایە. لێرە بەختیار قادر بەڕێوەبەری ئاوی سلێمانی لێگە فەرمی تێرەکە. بەختیار شێخ تاهیر ماندوو نەبن، دەستان خۆش بێت. ئەو کارمەندە دڵسۆزانە و هەیە چیت هەیە لەوە زیاتر؟ وەڵایی لێرەوە منیش دەستخۆشیان یەکەم دڵسۆزانە دایم بەدەنگ داواکاریەکانی ئێمە هەن بەڕاستی کەسانی شارەزارشن. خوا لێو نەسەنیە و نمونەیان زۆر بێت. چیتان کرد مژدەیەکی خۆشمان پێ بڵێ بۆ خەڵکی ئەو گەڕەکانی کە ئەم ئاوایان پێگاتەوە؟ زۆر سپاس. وەکو بەڕێستانی بینێنی تر لە ساتەکانی کۆتایی نزیک بووی ناتوانێ ئەو پارچە بۆری کە شکێنرا بوو بڕراوەتەوانێ و دەرهێنراوە لە حەفرەکە وەکو خۆتان بینیتان. ئەوەش پارچە نوێکەیە کە ئامادە کراوە قیاساتی وا تەواو بێت و بە تەواوبوونی شۆڕەکرێتەوە بۆ ناو چاڵەکە و لە بۆرێ کۆنەکە ڕەبتەکرێتەوانێ. بەختیار ئەو گەڕەکانی کە بە بۆنەی کشکانی ئەم بۆریەوە بێ ئاو بوون کەی ئاویان پێگاتەوە؟ ئەم ئامادەکاریانی کە کردومانە تەمان ئەبێ لەم حەتەوە کار بە پەمپ بکرێتەوانێ، ئەبێ زۆر لە سەرخۆ ئەو بۆرێ هەتا پڕەکرێتوانێ بۆەوەی دووچاری هیچ شکانێک نەبێ. ئەم بۆری هەتا ئاگاتەوەوانێ زەختی پێویست لەناو بۆرێکەیە. پاشان بە تەواوەتی ئاوی مەحەتەکە کار پێکرێ مزەخەکانی بە تەواوەتی کار پێکرێت تا ئاوگاتەوە ناو تانچی ئاوی شێرکوش. واتە ئەمە لە بۆ سبەی ئێوارە ئەبێت پڕەبێتەوە ئەم بۆریانە یا کاتی زیاتری ئەوێت؟ ئەگە هیچ گرفتێک نەبێت و هیچ شتێکیش نابێت بەرێ حساباتێکی وەکراوە تەسەوڕەکەین تا هەشتی بەیانی ئاوگاتەوە خەزانی شێرکوش. پاشان لێ دەست دەکرێتەوە بە دابەشکردن. واتە بە چاکردنەوەی ئەمە و کارکردنی پەمپەکان گرفتی سێتوان و قڕگە و برای مەحمەد وەمانە چارەسەر بێت لە بێئاویە؟ بەڵێ بە دڵنیایی کاممان تەواو کرد لە دوای هەشتی بەیانی کە ئاوگەیشتەوە ناو شاری سلێمانی ئەگەڕێنەوانێ بۆ کارپێکردنی پەمپە نوێەکان. کام بڕۆ بڕیاروا بوو کاریان پێ بکەین بۆی ئەم گرفتەوە نەمانتوانی بچین لەبەرەوەی هەرچی تیمەکانمان هەبوو هێنا بوومانە ئێرە هەموو توانەکانمان خستەگەر بۆەوەی کە بتوانین لە ماوەی کورتا ئەو بۆریە چاپ بکەینەوانێ. تێچووی شکانی ئەو بۆریە چەندێکە؟ هیچ خەمڵاتنێک بۆ خەمڵاتنێکمان بۆ نەکردووە، بەڵام ئەو لایەنەی کە ئەم گرفتەی دروست کردووە تێچۆکەی لەلای ئەوانەوە ئەبێ بدرێت. ئەم شەو ناخەون بە دڵنیایی. زۆر سپاس بۆ ئێوەش دەستیۆش خۆش بێەوە بەسەرکردنەوەی بابەتەکەم. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە لێسەدە تیمەکان لەگاوکارم بێتە پێشەوە. تیمەکان لێرن سەرقاڵی کارکردنن و دەوروبەری کاتژمێر 12 شەوە ئەوان مادوون ناسان لە بەیانیەوە سەرقاڵی چاکردنەوە. لێسەدا قیاساتەکەن بۆ ئەو بۆریە و چاکردنی بۆی کە بە تەواوەتی بچێتە ئەو جێگایەی کە شکا بوو بەیانی ئەمڕۆ کە بەیانی ئەمڕۆ لە کاتی کارکردنا حەفارەیەک دەمەکەی بەر ئەو بۆری هێڵی دووکان سلێمانی کەوت. ئەمە ئاوێکی زۆری فرەدا بۆیە چاوەڕێیان کە تاوەکو بۆرێکە بەتاڵ بووە. پاشان پارچە شکاوەکەیان دەرهێناوە سەر پارچەیەکی دیکەیان بۆ قیاس کردووە و دایانێنەوە بۆ دەوروبەری کاتژمێر هەشتی بەیانی ئاو دەگاتەوە خەزانی شێرکوش کە دەکەوێتە بەشی خوارەوەی ئێرە گەڕەشی خولەرەی سێ و شێرکوشی دەکەوێتە خوارتر. لێەوە ئەو دابش دەکرێتەوە بەسەر ئەو گەڕەکانەی کە چاوەڕێ بوون ماوەیەکی زۆر بوو تاوەکو پەمپەکان چاپکرێت و ئایان پێ بگات بۆ سبەی نییە ئەگەر هیچ گرفتێک ڕوونەیەت ئاویان پێ دەکات ئەو گەڕەکانە.